بۆ نمونە ئەم مناڵێکی ئێمە ئێستا باسیەکەین نەفەقەی مناڵێکی کۆرپەلە یا مناڵێکی لەدایک بوو ئەسڵەن نەفەقەی لەسەر خۆی واجبە. یعنی ئێمە قاعیدەیەکمان هەیە، ئەم قاعیدەیە ئەڵێ نەفەقەت كل إنسان في ماله، نەفەقەی هەموو ئینسانێک لە ماڵی خۆیەتی. واتە مناڵێک تەمەنی کە یەک ڕۆژە لە دایک ئەبێ نەفەقەی لەسەر باوکی نییە، شیر و دایبێکەی ئەبێ ئەو مناڵە لە پارەی خۆی بکڕێ. کەی واجبە بێ لەسەر باوکی؟ بە سێ مەرج. واتە واجب بوونی نەفەقەی مناڵ لەسەر باوک خلافی ئەسڵە، نەک ئەسڵ وایە، خلافی ئەسڵە. چونکە مەفروضە هەموو ئینسانی نەفەقەی لە ماڵی خۆی بێ. بە سێ مەرج نەفەقەی مناڵ لەسەر باوک واجبە بێ. یەکەم، ئەگەر هاتوو مناڵەکە نەبوو بێت، بۆ نمونەی مناڵێک خوایەوێتی نیەتی، پارەی نییە، داهاتی نییە، حکومەت معاشی نادات وەکو زەمەنی ئیمامی عومەر، یا وەکو هەندێک دەوڵەت ئەمڕۆ مناڵ کە لە دایکە بێ ماڵانەی خۆی هەیە، معاشی هەیە، معاشی هەبێ نەفەقەی مناڵەکە لە معاشەکەی خۆیەتی لەو ڕۆژەی کە دێتە دنیا. خاڵی دووەم یا مەرجی دووەم بۆ واجب بوونی نەفەقە، ئەگەر وتمان مناڵەکە نەبوو بێ ئەبێ باوکی دەوڵەمەند بێ. باوکێکی نەبوو واجب نییە نەفەقەی مناڵێکی نەبوو بکێشێ، ئەمە بە پێچەوانەی ژن وتمان پیاو سوڵ بکە نەفەقەی ژنەکەی لەسەری واجبە. بەس باوکێکی نەبوو واجب نییە نەفەقەی مناڵێکی نەبووی بکێشێ، چونکە هەردووکیان وەک یەکوان. خاڵی سێیەم کە مەرجە بۆ ئەوەی نەفەقە واجب بێ، ئەبێ مناڵەکە توانای کەسابەتی نەبێت. مناڵەکە توانای کەسابەتی نەبێت، مناڵێکی مەلووتکە توانای کەسابەتی نییە، کەواتە ئەمە مەرجە بۆ ئەوەی نەفەقەی لەسەر باوکی واجب بێ. دووەم، ئەم مناڵەکە لە دایک بۆ داهات و دارایی نییە، کەواتە ئەمە مەرجی دووەم بۆ ئەوەی کە لەسەر باوکی واجب بێ. مەرجی سێیەم باوکی دەوڵەمەندە، کەواتە ئەمە مەرجە بۆ ئەوەی کە نەفەقە لەسەر باوکی واجب بێ. بەم سێ مەرجە نەفەقە واجبە بێ، بەخلافی ئەم سێ مەرجە نەفەقە واجب نابێت.